بەڕێزان دووبارە سڵاو مامەساڵۆ شوێنە وەستاین وتم پێش ئەوەی کە سەلاحەدین محەممەد بەهادین بڕیاری یەکجاری بابەوەی کە خۆی ناپاڵێتەوە بۆ ئەمینداری یەکگرت و دەنگۆی ئەوە لە ئارادایە کە لەگەڵ سەرکردایەتی حیزبەکەی کۆبەتەوانێ و گەرانتی ئەوەی لێ وەرگرتوون کە هادی عەلی بە ئەمیندار هەڵ نابژێرێت اینجا بڕیاری یەکجاریاوە. من بۆ خۆم ینی ئەگام لە شتێکی وهانی نێشم بیستووە خۆم کە من تا کۆنگرەش بەشداری کۆبنەوەکانی سەرکردایەتیم کردووە ئەوەی من ئەگام لە شتێکی وهانی نێشم بیستەوە بیستن. بەڵێ تا چەند کەشوهەوای کۆنگرەکە دروستکردنی ئەو کەشوهەوای کۆنگرەیە لە بەرژەوندی ئەوە بوو کە تۆ دەرنەچیت؟ وەڵا خۆی هەلومەرجەکە وەکوتم باسێکی پەیوەندی بە 2 ساڵی ڕابردوو بۆ شێوە کە تەفسیر و تەحلیلی زۆری بۆ کرا و ڕەنگە ینی بە شێوازی جیاجیا ئەو تەفسیر و تەحلیلە هەمووی تەئسیری هەبووە و بێگومان لە 2 مانگی پێشوش کە مامۆستا سەلاحەدین کە بڕیا ئیعلانی کرد با بڵین کە خۆی تەرشیح ناکە ئەو بەڕێزانی تریش کە مافی خۆ تەرشیحکردنیان هەیە تەبیعیە کە هەندێک هەوڵ و هەندێک ئیشیان بۆ خۆیان کردووە و ینی زمینەی کۆنگرەش ینی پێشتر لاین لەو هەلومەرجی 2 ڕۆژ پێش کۆنگرە و لە ڕۆژانی کۆنگرە هەندێک دەنگ و باس و هەندێک راپۆرت لە با بڵین لە هەندێک کەناڵی میدیاکانەوە ئەوانە هەمووی وانی بڵێ بە شێوە لە شێوەکان وەزێک خوڵقا کە وەکو بڵی بۆ شێوەیە ئاڕاستی مەسەلەکان بۆ شێوەڕێنا تا پێش کۆنگرە و تا ڕۆژانی یەکەم ڕۆژ دوم ڕۆژی کۆنگرەش تا دەتوانین بڵێ چەند سەعاتێ پێش دەستکردن بە مەسەلەی ئەمینداری گشتیوانە هەر ئەوەی کە زۆر خوێندنەوەی زۆری بۆ کرا ینی دەرچوونی من زۆر تەبیعیترە هاتە بەرچاو ینی زۆر کەس دەڵی کە بەڵامی تر دوای وەزعەکە بۆ ئاراستەیە ڕۆی. بەڵێ بەسی ئەوە کرێت کە لە 2 ساتەکانە محەممەد فەرج بڕیاری داکە خۆی بپاڵەوێ بۆ ئەمینداری گشتی گرتو ئەمە تا چەند با بڵێن لە زیانی ئەو پرۆسەیە بووکە لە زیانی ئەو تێڕوانی نەبوو کە پیوە بوو تۆ دەرەچی بە ئەمینداری خۆی ئەوە معلومە کە مامۆستا محەممەد فەرج تا ساتەکانی ئەخیر کە وەختی پرسیاران لێ کرد وەڵامی ڕاشکاوانی نەئەدا هێشتا خۆمێک لا نەکردێتەوە ینی ئەو قسانی لێ بیستراوە بەڵام لە توانی بڵێ سەعاتێ 2 سەعات ڕەنگە کەمتریش پێش ئەوەی کە دەست کرێ بە ئەو دانیشتنە یا ئەو کۆبوونەوەی کە تایبەتە بە خۆپاڵاوتن لەوێ ئیتر دەرکەوت کە مامۆستا محەممەد فەرج خۆی ئەپاڵەوێ بێگومان خۆپاڵاوتنی مامۆستا محەممەد فەرج کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەوە کە زۆرێک لەو دەنگانە کە چاوەڕێ ئەکرا با بڵین احتیمالی زۆر بوو با بڵین بۆ من بیا بۆ کەسێکی تر بێ ڕۆی بۆ مامۆستا محەممەد فەرج. بەڵێ تا چەند سەلاحەدین محەممەد بەهادین ڕۆڵی هەبوو لە یەکلاکردنەوەی ئەمیندارە؟ من ینی ئەوەی کە لێم بیستووە لە خۆی و لە دانیشتنی ئەنجومەنی سەرکردایەتی کەمریش لێ بوو بم ئەو تەسریحی بەوە کردووە کە ئەو بە تایبەتی پشتی کەسێک ناگرێ و نەشم بیستوە کە ڕیکلام بۆ کەسێکی دیاری کراو بکە لەناو کۆنگرەیە بەڵام شتیشوانەکرا من هەستم پێ نەکردووە بەڵام لە سنووری مەڵبەندەکانی هەولێر و دۆهۆک لە دایرەیەکی سنووردارە بە ناوی مامۆستا سەلاحەدین تر خۆی چەندی ئاگەی لێ ئاگەی من نازانم بەس بە ناوی مامۆستا سەلاحەدینەوە ڕیکلام بۆ کەسی تر کراوە چەندی ئاگەی لێ نییە من نازانم بۆ مامۆستا محەممەد ڕەوف بەڵێ بەس من ینی نازانم مامۆستا سەلاح خۆی چەندی ئاگەی لەوە بێ یا ئاگەی لێ نەبێ بەڵام کراوە ینی ئەو معلومە. بەڵێ ئەی لەنەو هۆڵی کۆنگرە و لەو ساتانی کە دەنگ ئەدرا لەسەر دیاریکردنی ئەمیندار وەڵاهی هیچ ڕنگدانەوەیشی وانە بوو هیچ هەستیشی وا دروست نەبوو بوو کە سەلاحەدین محەممەد بەهادین پشگیری یەکێ لە کاندیدەکان بکە ینی خۆی بەنسبەت مامۆستا سەلاحەدینەوە خۆ ئەو وەکو هەر کەسایەتێکی ناو حیزبەکە وەکو هەر کادیرێکی حیزبەکە وەکو قیادیەک و وەکو ینی ئەندامێکی ئەو حیزب ئەندامی کۆنگرە و بە تایبەتی کە ماوەی 18 ساڵەکە لە پۆستی ئەمینداری گشتیە ئەوە جارێ حەقی تەبیعی خۆیەتی کە قسەی هەبێ لەو مۆزوع ینی شتێکی چاوەڕوان نەکراو نییە ئەوە و ئەوش حەقی خۆیەتی مەسەرەن پشگیری یەکێک پشگیری کەسێ نەکە ینی شتێکی تەبیعیەوە بەڵام دروستکردنی جوێشی ئاوا عاتفی لەناو کۆنگرەیە ئاوا ڕەنگە ریکلامکردن و ئیعلانکردن ینی من هەستم پێ نەکرد نەمبینیوە بەڵامی تر بە شێوازی تر کرابێ من بەش بە حاڵی خۆم ئاگەم لێنی. بەڵام
بە لە بەرچاوگرتنی ئەو کەشە عاتفی کە دروست بوو لەناو کۆنگری یەکگرتووی ئیسلامیە هەر قسەیەکی سەلاحەدین محەممەد بەهادین کاریگەری لەسەر ئەندامانی کۆنگرە نابێت تاسیری بووە ئەو هەر تەسەوری وابوو ئەو وەزعە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ڕووی داوە تەسەوری وابوو ئەوە کافیە بۆ ئەوەی کە من دەنگ نەهێنم تەسەوری وابوو بەڵام لەگەڵ ئەوەشە ینی راپۆرتەکەی و هەندێک لەو وەزعانە کە ڕوویداوە قسە لە بینی ینی لە بینی دانیشتە بەڵامکە لە خەرەلەکان توانێت کە بڵێ لە خاڵە لاوازەکانی ئەم کۆنگرە ئەو بوو کە بەڕێز بە مەسەلاحەتی سەرپەرشتی هەموو شتێکی کرد چ کۆبوونەوە چ ینی پێش کۆنگرە ئامادەکاریەکان بۆ پێش کۆنگرە چ ڕۆژانی کۆنگرە تاوان لە کۆنگرەکانی پێشەوە بەڕێزان وای نەئەکرد ئەو وەکو سەرۆکی حیزب ئاتەن ینی بە تەفسیل نەئەچۆن ناوەردەکاریەکانەوە و تەبیعیشە وەکو سەرۆکی حیزب لەو مەسەلانی کە پێویستی یەکلاکردنەوە هەیە پێویستی بە حەسم هەیە ینی هەڵەسا تەوزیحاتیەدا و کاریگەریە بووی لەسەر ئەوەی کە مەسەلەن ڕەفعی خلاف بکرێ یا مەسەلەن بۆچوونێک لەسەر بۆچوونەکانی کاڵبژێرە ئەو وابوو ینی لە کۆبنەوە لە کۆنگرەکانی ترا وایە کرد شتێکی باشش بوو بەڵام ئەم کۆنگرەیە وای نەکرد ئەم کۆنگرەیە ینی بە تەفسیل بۆ هەموو وردەکارەکان چ ڕۆژانی پێش کۆنگرە کۆنفرانسەکان کە ئەکرا بۆ مراجعەکردنەوەی هەرچەند لەسەر داوای ژمارە لە ئەندامانی سەرکردایەتیش بوو بەڕاستی ئالاسا بووی نەبێتە ڕێکلام بۆ هەندێک کەسی تر و بە تایبەتی لە ڕۆژانی کۆنگرە ئەوە خۆی بە تەفسیل سەرپەرشتی هەموو دانیشتەکانی کرد ئەوە بێگومان ینی تەسیری بووە لەسەر ئەوەی کە گۆڕانکاری زۆر بکرێ یا نەکرێ یا بە چه ئاراستەیە بڕوە وەزاکە بەڵێ ینی بە قەناعەتی تۆ ئەو تەدەخولکردنی سەلاحەدین محەممەد بەهادین تەنانەت کاریگەری لەسەر مەسەلەی هەڵبژاردنەوەی ئەمینداریش هەبوو حتمما کاریگەری بوو هەی بووە بەڵێ کارەکان ئەو وردەکاریانەی کە تۆ باسیەکەی هیچ شتی شوێ پێوە دیار نییە کە بۆ نمونە لە بەرژۆندی لایەنێکی دیاریکراوە بێ کەسێکی دیاریکراوە بێ نایانی ئەو بۆ شێوەش ینی ڕێز لە ڕێزی لە خۆی گرتۆ ینی واژ نییە بۆ شێوەانی زۆر باشە شتێک کە زۆر لە سەریە گرت و ئەوترێ ئەوەیە کە خۆکاندید نەکردنەوەی سەلاحەدین محەممەد بەهادین تەنها بۆ ڕاگەیاندن بووە بۆ باسی ئەوە شەکرێت ئەوترێت ئەمە بۆ چوونە کە تا ئێساش سەلاحەدین محەممەد بەهادین قسەکانی یەکلاکەرەوەن لە ناو یەکگرتووە ئەمە تا چەند وایە خۆی تەبیعەتی کەسایەتی خۆی و اینجا ینی ماوەی ئەو 18 ساڵە کە سەرۆکایەتی حیزبی کردووە ئەوانە هەمووی ینی بێکاریگەر نییە لەسەر وەزعی حیزب بەڵام ئێستا ئەوەی کە وازەحە بە عەمەلی نە لە پێڕەوی ناوخوا نە بە شێوەیەکی با بڵێن عەمەلی هیچ نەپۆستی هەیە و نە دەوری هەیە بەژاری لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئەوە توانی بڵێ هەر وەکو کەسایەتیەک و وەکو ئەمینداری پێشوو یەکگرت و داوایان لێ کردبێ کە بەشداری لە کۆبنەوەی کابکا و ینی ڕاو سەرنجیل وەربگرن یا داتر ڕەنگە لەو چارچەوەیە بێ ئەی ناخۆشی بەڵام من ئەوە نێ من ینی بیناسم ینی پیاوێکی واژ نییە حەزی لە فزولی بێ حەزی لە تەدەخول و لەو شتانە بێ ئەین لە وەختێکا کە مەسئولێتی لەسەر شانیە بە شێوەیەکی قانونی وا نازانم لەو بارەیەوە بەڵام بۆ نمونە لە کۆبنەوەیکی وایە بۆ داوایەکی لەو شێوەیە ئاڕاستی هادی عەلی ناکرێتە ئەوش ماوەیەک بەرپرسی مەکتەبی سیاسی بوو یەکێک لە دامەزرێنەرانی یەکگرتووە آخر دەیتر فەرق جیاوازیەکان هەیە حتمما بەشی خۆی جیاوازی هەیە لەو مەجالە جیاوازی لە نێوان کەسەکە کەسایەتەکان هەیە جیاوازی لە نێوان تۆ سەلاحەدین محەممەد بەهادینە یان جیاوازی لە نێوان پۆستەکانتانە یان جیاوازی لە نێوان پۆستەکانە هەیە جیاوازی لە نێوان تێڕوانینی مەکتەرن مەکتەب سیاسی بۆ بەڕێز مامۆ سەلاح بۆ کەسێکی ترەوانش جیاوازی مەکتەب سیاسی ئێستا بەڵێ تێڕوانینیان بە تەسەوری تۆ بەرامبەر تۆ بە تایبەتی چۆنە ینی بڵێم چی ینی ناتوانانی هەمووی یەک ڕاوبۆچوون نییە ڕاوبۆچوونی جیاجیایە زۆر باشە کەواتە من ئەمە یەک شت یەکلا بکەمەوە ڕوتێک هەبوو لە ناو یەکگرتووی ئیسلامیە پێی بڵێن ڕوتی ڕیفۆرم خاص وەکو ینی نەچوو بۆ چوارچەوەی باڵێن ڕەوتەوە بەڵام ڕاوبۆچوون هەیە ئەفکار هەبووە ینی نەچۆتە چوارچەوە یانکیان من مەسەن هەرگیز هەوڵم نەداوە بۆ بیخەمە چوارچەوەی کوتلە و باڵ و ئەم شتانەوە ینی ئێمە هەموو شتێک ڕاشکاوە نە من لە وەختێک کە لە کۆنفرانس راپۆرتی خۆم خوێندوێتەوە بتارم داوە ینی مشاورەم بە هیچ کەسێ نەکردووە قەناعەت تەنهاوە نەهەیە قەناعەتم بۆ ئەفکارانە بۆ ڕاوبۆچوونانە ئەوە زامەم زانیوە ینی کەسی کە نایکا و ئەگەر من نێکم کەس نایکا و زەڕوریشم زانیوە کە بکرێ وەکو ینی مەسئولەتێکی سەرشانی خۆم کردووە و زانویشمە کە باجی زۆری هەیە قوربانیشی ئەوێ بەڵام ئامادەیشم بوو بۆ ئەوەی تەحملی هەموو جۆرە قوربانیشی کۆم لە پێناوە
بەڵام ئەوەی کە بەڵام وەکو ڕاوتی ناوبنی وەکو کوتلە بە بۆ شێوە کە لە ناو حیزبەکانیکە بەو شێوە نە من ئیشم بۆ کرد نە بەو شێوەش هەیە بەڵام تێڕوانین بۆ چوون ئەفکار لەو بارەیە زۆرە وەڵا لە هەموو ئاستەکانە بەڵام سەرنجێک کە هەبوو ئەوانی کە لە دەوری هادی عەلی بوون کە باسییان لە مەسەلەی ڕیفۆرم و چاکسازیە کرد کەمترین دەنگیان هێنا لەم کۆنگرەیە ئەمەیان بوو نازانم بۆچی هەیەە دەنگی زۆریان دەنگی کەمێنەوەش نیانی بۆ هاانیە بەو شێوەیە بەڵێ جیاوازی هەیە ئەی دەربارەی عەبدوڕەحمان سەدیق کە یەکێ بوو لەوانەی باسی لە مەسەلەی ڕیفۆرم و چاکسازیەک لە ناو یەکگرتووە بۆ ڕێگەیەک نەمایەوە بۆی لە ناو یەکگرتووە درێژە بەمانەوەی خۆی بە دەیتر ئەو خۆی ئەو ڕێگایە هەڵبژار کە وازی لە حیزب هێنارێک جاری نەبڵین تەنها وازی لە بەڵام ئەمە دەلالت نییە بۆی کە هەموو ڕێگاکان لە بەردەم کەسێکی ئاوایە کە بەس لە چاکسازیەکە داخرا بۆیە بە ناچاری خۆی ئەو کاک عەبدوڕەحمان خۆی قەناعەتی وایە ئەی لە واقعا وا بوو یعنی ئەو خۆی مهمە قەناعەتی وایە بەڵام ینی درێژەدان بە خەباتیش لە ناو حیزبە بێتەسیریش نابێ ئەیتوانی بمێنێتەوە لە ناو یەکگرتووە ئەگە خۆی بیویستایە بەڵێ کەس ینی کەس نە کەس زۆری لە بۆ کردووە کە بە جێی بیاڵێ ڕوا نازانم کەسیش حەزی کرد بێ جێی بیاڵێ بەڵام خۆی ینی اختیاری کرد بەڵێ بەڵام تۆ پێ دوانیە کە اختیاری عەبدوڕەحمان سەدیق ڕەنگە جۆرێک لە حقیقەتی تیابێ ئەگەر ڕەنگە بمایەتەوانێ بە هەمان ئەو چارە نووسە بچووە کە لە کۆنگری شەشەمە ئەوانی باسییان چاکسازیە کرد ئەوش ڕەنگە ناچار وایە لە کۆبنەوەی کۆنگری شەشەمە ئەو پارەکەی خۆی تەرشیح نەکرێتەوە بۆ سەرکردایەتی وەکو چۆن من خۆم تەرشیح نەکردەوە باڵکی تریش ڕەنگە خۆی تەرشیح نەکرد هۆکاری خۆ تەرشیح نەکردنەوەی تۆ بۆ سەرکردایەتی تەنها ئەوە بوو کە دەنگی کەمت هێنا بۆ ئەمینداری پەیوەندی بۆ نەبوو من هەر خۆم پێش کۆنگرەوە لەو پرۆژەیە کە پێشکەشم کردبوو یەکێ لە داواکاریەکانم ئەو بوو کە ئەوانەی سێ خول زیاتر مەکتەبی سیاسی بوون یا سەرکردایەتی بوون خۆیان هەڵ نەبژێرنەوە ینی مافی خۆڵبژارنەوەیان نەبێ بۆ پۆستی سەرکردایەتی یا بۆ پۆستی مەکتەب سیاسی بەڵکو ئەو دەستگای بە دووادات چوونە کە ئێستا ینی بە شێوەیەک دانراوە من پێم باش بوو ئەندامانی پێشووی مەکتەب سیاسی کە سێ خول زیاتر ئەندامی مەکتەب سیاسی بوون ئەوانە لە کۆنگرە بڕیاری لەسەر بدرێت کە ئەندامی ئەو دەستگای بن بۆی دەستگایەکی محکەم و بتوانابێ و بتوانێت بەڕاستی فعلەن دەوری هەبێ لەسەر بەڵام لەگەڵ پێشنیاری تۆشا هێشتا خەڵک ماوەکە لە سێ خول زیاترە دەرچۆتەوە آخر بڵێ ئیقرار نەکرا ئەو پێشنیاری من ئیقرار نەکرا یعنی نەبووە بەشێک لە بەڵام بۆ ئەمینداری گشتی ئیقرار کرا کە دوو خول ئەمیندار بەس من بۆ خۆم ئەوەی تر لەبەرەوە ژمارە لە ئەندامانی مەکتەب سیاسی ویان پێ باش بوو کە ئەگەر هەموو ئەندام مەکتەب سیاسیەکان لە سەرکردایەتی نەمێنن لە ئەندام مەکتەب سیاسی نەمێن ڕەنگە بۆ حیزب مای زەعیفی بێ بەڵام من بەش بە حاڵی خۆم هەر پێش کۆنگرە بڕیارم دابوو من بەش ینی لە هەموو حاڵەتێکە ئەوم بڕیارم دابوو کە ئەگەر بۆ پۆستی ئەمینداری خۆم هەڵبژێرم ئەگەر دەرچوون باشە دەرنەچوون بۆ هیچ پۆستێکی حیزبی خۆم هەڵ نابژێر زۆر باشە زۆر بە ڕاشکاوە نامەوێت پێم بڵێ لە دوای دوورکەوتنەوەی تۆ لە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی ئیستا شتێک ماوە بەناوی ڕیفۆرم لە ناو یەکگرتووە کەسێک ماوە باسی ڕیفۆرم بکات لە ناو یەکگرتووە یعنی نازانم ێستا جارە زوێت جارێک تازە کۆنگرێش تا ئەوە سێ چوار مانگە تەواو بووە هەتا عادەتەن کۆنفرانسێ نێتە پێشەوە تا مەسەن کۆنگرە نێتە پێشەوە ئەو باسانە عادەتەن زۆر سەر هەڵ نادەوە لەم کۆنگرێشە بازێ شت کراوە کە بەشی ئەوەنە دڵیان پێ خۆشە کە ئەنجام دراوێ بەڵێ گرنگترینیان هەر ئەوەی ئەمینداری گشتی بوو کە خۆی وازام گرنگترینیان هەر ئەوە بوو بەڵێ چیکەی تایە کە زۆر گرنگی ینی باسی ئەوەکەن کە خوشکانی هینیان بۆ دانراوە کۆتایی لە 125 بۆ دانراوە بەڵام بەڕای من لە ڕوارە تا ڕاستە ئەوە ینی ئینجازێکە بەڵام بەڕای من ینی ئەوە بەو دەرەجە ئینجاز نییە بۆ چونکە لە کۆنگرەی چوارە نە پێنج لە کۆنگرەی چواری حیزبە ساڵی 2005 ژمارەی ئەندامانی کۆنگرە نیوەی ژمارەی ئەندامان ئەم کۆنگرەیە بووە لێ بەبێ هیچ کۆتایە بەبێ هیچ شتێک 5 ئەندامی بەتوانە لە خوشکان دەرچوون بۆ سەرکردایەتی و یەکیان بۆ مەکتەب سیاسی بەڵام لە کۆنگرەی پێنجە ئەو پێنجە بوو بە سێ بەشەتێ ژمارەی ئەندامانی کۆنگرە بوو بە ئەوەنەوە نوێیەکی ژمارەی ئەندامانی کۆنگرەی چوار لە کۆنگرەی شەشە ژمارەی ئەندامانی کۆنگرەی شەش دوو بەرامبەری کۆنگرەی چوار بوو ئەگەر کۆتایان بۆدا نەنرایە ژمارەی خوشکان لە ئێستا زۆر لە ئێستا کەمترە مەترسی ئەوە دێکرا لەبەرەوە ئەو پێشنیارەکراوە من یەکێکم لەوانە کە
داوام لە خوشکان کرد لە ستافە قیادیەکان کە ئەو پێشنیارە بکەن ئەگیناگرەوە پێشنیارە نەکەن ڕەنگە خوشکان ژمارەیەکی زۆر کەمیان دەرچێت ئەو کاتای بێتە خەلەلێکی گەورە هەم بۆ خوشکان هەم بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەبەرەوە بە بەراورد لەگەڵ ئەو وەزعی 2050 ئەتوانی بڵێ ئەوە ینی بەرەو پێشوونێکی بۆ دەرەجە نیە کە زۆری بە باڵا بخوێنرێ. بەڵێ یعنی مافێکی تۆ نەدراوە بە ژنان ینی بەڕواڵەت دراوە بەڵام ینی بە شێوەیەکی تەبیعی نەدراوە بە کۆتا فەرز کراوە نە بڵێن بە شێوەیەکی واق بووێتە قەناعەتی ئەندامانی کۆنگرە خۆیان ینی ینی بە ئارەزوومەندانە دەنگ بدەن بە خوشکان بۆ ئەوەی مەسەرەن لە جیاتی ئەوەی سێ خوشک لە ستافی پێش سەرکرداتی ئەم جارەمەتەم وایەتە 6 بۆایەتە 7 بایەتە دە ئەوە نەبوو بەوشێ بە کۆتانە بۆیە نەبوو بە کۆتانە بۆیە ڕەنگە هەر 4 یا 5 دەرچوونای. بەڵێ بەڵامەک لەسەر مەسەلەی ئەمینداریەکەش هەڵوەستە بکەین پێش یەکگرتووی ئیسلامی حیزب هەبوو لە کوردستانە هەمان شێوە ئەمیندارەکەی خۆی نەپاڵاوتۆتەوانێ و سکرتێرەکەی سەرۆکەکەی خۆی نەپاڵاوتۆتەوانێ و کەسێکی کە بۆ بە سەرۆک یا سکرتێری و حیزبە یەکگرتووی ئیسلامی یعنی ئەمەش ئینجازێکە کە پێش یەکگرتوو کراوە ئاخر قەیناکە بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو حیزبێکی ئیسلامی وەکو مەسەلەن بڵێن 18 ساڵە و ینی ماوە سەلاحی هێشتا نەپیری و نەهشتێکی ئەو توی پێوە دیار نییە ئەوانە هەمووی ینی وەکو بڵیت کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە دەست لە کارکێشانەوەی ینی با بڵین ئەهمیەتی زیاتری هەبێ. بەڵێ تا چەند محەممەد فەرەج قەناعەتە دوایە کە ئەتوانێت یەکگرتوو پێش بخە واللهی جا من ئەوەی من بۆخش بەش بە حاڵی خۆم لەبەر ئەوەی کە خۆم پێشنیارم کردووە کە ینی خولدا بڕێ بۆ ئەمینداری گشتی و بەڕێز ئەمینداری گشتی پێش و خۆی هەڵ نەبژێرێتەوە لەبەرەوە هەر بەڕێزێک دەرچوایە بۆ پۆستی ئەمینداری گشتی من بەش بە حاڵی خۆم ینی بە سەرکەوتنی خۆمی ئەزانە بۆ پێشم خۆشە کە سەرکەوتن بەدەست بێنێ عفو بەڵام خۆ سەرکەوتن تەنها بە یەک کەس ناکرێ بەڕاستی بە تایبەتی لەم قۆناغا حساسە کە مەسلەی ئۆپۆزیسیۆن مەسلێکی حساسە مەسلەی داهات و واریداتی حیزب مەسلێکی حساسە اینجا ئەم کێشە گەورەی کە کەوتۆتە بینی قەیرانە گەوری کەوتۆتە بینی هەرێم و بینی بەغدا لەمانە بەڕاستی ینی ئەرکێکی گرانە من هیوادارم مامۆستا محەممەد فەرەج سەرکەوتن بەدەستێنە بەڵام ئەوەی کە لە ماوەی ئەو 3-4 مانگە ئەو هەروێسە سیاسیانە کە هەموو کەس ئەوەی لێ خوێنتۆ کە مرۆنەی زیادی پێوەیە ئەگەر تامان من کەریمە مرۆنە بەکارێنم یانی لەگەر لە بەڕێزی ئەوان کەریمە مرۆنەینا خەڵک ڕەنگە بە تەنازولشتی وای بزانێ لەبەرەوە ئەوە ینی ئەبێتە هۆی ئەوە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ینی معارەزە بوونەکەی کاڵ بێتەوە و ئەوە لەسەر ئایندەی حیزب ئەکەوێ و لەسەر مزداقیەتی قیادی ئەویش ئەکەوێ. قەناعەتە وایە بەردەوامە بێ لەسەرم مەڕوونەیە والله من هیوادارم کە ینی بتوانێ ینی ئەو مەسلەیە بەجددی وەربگرێ و من بەخۆشی وتووەوە ینی لەم بڵندگوۆیەشەوە دووبارەی بکەمەوە هەم بەڕێز مامۆستا محەممەد فەرەج و هەم ینی کادیرانی حیزب بە شێوەیەکی گشتی و ڕێخستنەکان بەڕاستی ڕێگە نەدەن بەوەی کە سەرکردایەتەکەیان یا بڵین مەکتەب سیاسی ئەو تەوەجوهی هەیە ناو مەکتەب سیاسیە کە ئەوەیە گرتو بۆ ئاراستە بەرێ نەیڕن لەوە زیاتر بۆ ئاراستەیە بچێت چونکە بەڕاستی ئەوە بێتە ئینتیحارێکی سیاسی بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەر هەڵبژارنێکی ترا کە بێتە پێشەوە. بەڵێ مەسەلەی ئەو قەرەبوو وەرگرتنەوەیە چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئەو هەڵوێستانی دوای یەکگرتوو کەوا ئەوی تۆ ناوی ئەنیت مڕوونە نواندن وەڵا قەرەبووکردنەوە خۆی ئەوان ینی کە گوێم گرتو بە برادرانی مەکتەب سیاسی کە چیکردنەوەشی لەسەرەکەن بە حساب ئەوە ینی بڕیاری پەرلەمان بووە حکوومەت بڕیاری بەردەمانی تەنفیذ تەمان لە ڕواڵەتەوە هەیە بەڵام لە حەقەتە خوێندنەوەی تری هەیە چونکە عادەتەن لە هەر سڵحێکە لە هەر کێشەیەکە حتا ئەگەر کۆمەڵایەتی بێ و سیاسی بێ نێوان دوو حیزبە عادەتەن مەسەلەی قەرەبوو حتى ئەگەر سڵحی عشایری سڵحی کۆمەڵایەتیش بکرێ مەسەلەی قەرەبوو ئەکەوێتە دوای سڵح عادەتەن قەرەبوو بۆ کۆتایی هێنانە بەچی بۆ کۆتایی هێنانە بەو کێشەیە بۆ دۆسیی کە هەیە لە نێوانە لەبەرەوە قەرەبوو لە هەموو حاڵەتێکە قەرەبوو کۆتایی هێنانە من وازانم بەو دۆسی ڕاستە ئەڵێن دۆسیەکە هێشتا هەر لە دادگاکانە و ئەوان سوورن لەسەرەوەی کە لەسەر دادگاکان بێ بەڵام قەرەبووکردنەوە لەلایەن حکوومەتەوە حکوومەت و حیزب لە کوردستانە هەرێکێکە بە تایبەتی لەم کاتا کە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی پارتیە خۆ ئەگە سەردەمی دکتۆر بەرهەم بۆیە بار حەڕەنگە لەو بارەیەوە خوێندنەوەکە ینی زیاتر حقیقەتی هەڵبگرتە بەڵام ێستا سەرۆکی حکوومەت خۆی جێگری سەرۆکی پارتیە ولا لایەکی تر
ئەو شەرح و تەحلیل و شیکردنەوانی کە برادرانی مەکتەب سیاسی ئیکەن بۆ ئەو مەسەلەیە ئەوە ڕاستە بۆ ئەوەیە کە ینی تەبریر بدەن بەوەی کە ینی قەرەبۆکەیان وەرگرتووە لە ڕووی قانونی و حەقی خۆیانە و ینی بڕیاری پەرلەمانە بەڵام ئەوە چەندێک خزمەت بە یەکگرتوو بکە ئەگەر خزمەتکە لە حاڵاتێکە ئەوە نەژیانی خزمەت بە پارتیەکە بە تەرەفی مۆسمیکە تەرەفی مقابلش ئامادەنین وەک حیزب بچنە ژێر ئەو مەسەلەیە ینی لەبەرەوە ئەوە یەک لایەکی تر ئەگەر برادران ئەڵێن کە دۆسیەکە لە دادگا هەر بەردەوامە من بۆ خۆم 6 ساڵ وەزیری عەدل بوو باش لە باش شارەزام لە دادگاکانی هەرێمی کوردستان چۆن کارەکەن هەر دۆسیەیەک هەر کەیسێک ڕەهەندی سیاسی و ئەمنی هەبێ بەرامبەر بە لە یەکێ لەلایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم یا بەرپرسەکانیان دادگا ناتوانێت لێپێچینەوەی لەسەر بکە بەبێ ئیعاز و بەبێ زەو ئەغزەری لایەنی دەسەڵاتدار و لایەن دەسەڵاتداریش بە هیچ شێوەیە ئامادە نین بهێڵن لێپێچینەوە لەسەر ئەو جۆرە کەیس و لەسەر ئەو دۆسیانە بکرێ ئیلا مەگەر لە یەک حاڵەتە کە لە بەرژەوندی خۆیان تەواو بێ و من ئەمە تەحەدای شەیەکەم حەزەکەم تەحەداکەی من دەرنەچێت بەڵام حەقیق حتمما هەروە دەرەچێت کەواتە یەکگرتوو باشی نەکرد کە لەبەرەوە بەڕای من ینی باشیان لە ڕووی سیاسیوە وازانم ینی هەڵەیەکی سیاسی بوو بەڵام ئەگەر جێبەجێکردنی بڕێرێکی پەرلەمان بێ مامۆستا ئایا ئەمە حەقیقەت نایە بەوەی کە یەکگرتوو وەری بگرێ لە ڕواڵەتە وایە وەکوتم وهایە بەڵام لە حەقیقەتە ئەوەیە کە منێڵێم چونکە بۆچی ئەو پەڕەکەی ئەوەیە بەشی بۆ ئاوادانکردنەوە بۆ نۆژانکردنەوەی بارەگاکان بۆ نۆژانکردنەوەی بارەگاکانی یەکگرتوو بەو مەسەلەیە بەو دەرەجە گرنگنی من باوەڕدە و باوەڕامەگەسبێنی هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکانی هەر هەڵبژارنێکی تر بکرێ ئەگە برادرانی بادینان لەگەڵەوەش قوربانی زۆریان داوە تەحملی زۆریان کرۆ جێگەی تەقدیرن ینی هەقوای ئینسان ئەبێ زۆر ینی بە خەمیانەوە بێ بەڵام ئەگەر لە بەردەمی بارەگا سوتاوەکانە خەیمیان دابن و ڕیکلامیان کرد دەنگی زیاتران هێنا تا ئەوەی لە بەردەمی بارەگایکی ئاوادان بووە ڕیکلامکەن بۆ خۆیان بەڵێ ئەگەر سەڵاحەدین محەممەد بەهادین ئەمینداری یەکگرتوو بووە بە قەنەعەتی تۆ قەرەبووی وەرەگرت قبوڵیە کرد وازانم وەری نەیەگرت قەنەعەتم وایە ئەو ینی ئەیزانی کە ئەوە چونکە جاری پێشوو لە جاری پێشووە ینی قەرەبوشتمان وەرگری ئەمە خۆ معلومە و سڵح کرا بەڵام ئەمە جاری دوو هەمە عادەتەن ئەڵێ مەسلەیەکی ئەڵێ جاری یەکەم ئەگەر خەڵەتام خوا بتگرێ بەڵام ئەگەر جاری دوم خەڵەتان خوا خۆم بمگرێ خوا خۆم بگرێ یعنی ئەمە جاری دووەم بوو لەبەرەوە من نازانم ینی من ئەوەنەی ینی عقلێتی سیاسی مامۆستا سەلاحەدین بناسم ڕەنگە بە ئاسانی ئەو مەسلەی وەرنەگرت بەڵێ ئەوەنەی کە پێی بکرایەتەوە لەو ئاژاوەیە کە لە ناوچەی بادینانە دروست بوو بە هیچ شێوەیەک یەکگرتووی ئیسلامی و کەوادرەکانی و ئەندامانی خەتابار نەبوون وا نازانم بە هیچ شێوە چونکە ئەندامانی یەکگرتوو بەڕاستی وا پەروەردە نەکراون کە ینی بچنە ئەو جۆرە گێرە شێوێنانەوە وا نازاننەوەڵە بەڵێ ینی غەدرێکی گەورە بولیان کرا بەڵێ مامۆستا تۆ باست لەوە کردوتت کاتێک کە سەڵاحەدین محەممەد بەهادین لە راپۆرتی سیاسیە باسی لە مەسەلەی پێشنیارەکانی تۆ کرد لە کاتی خۆیان پێشنیارەکەی تۆی بە غەڵەت زانی و لە ئێستاشە بە ڕاستی زانی و جێبەجێ کرد ئەمە با بڵێن جۆرێک لە دوو هەڵوێستیە ئەمە تا چەند زیانی لە تۆیە زیانی لەوەیە کە تۆ دەنگ نێنیتوانێ ئەو دەنگانی تۆ لە بەرژەوەندی کەسێکی ترا بڕۆ بێگومان دەستیانی کاریگەری بووە کەواتە تۆ پێ دوایە کە سەڵاحەدین محەممەد بەهادین بە ئەم قەست ئەم جملەی خستەنەوە ڕاپۆرتی سیاسیەوە ئەو خۆی نازانیانی بچم بەستێک بەڵام عادەتەن ینی خۆی ڕەنگە وا بخوێنێتەوە کە ینی ئەو مەسئولێتی ئەوە کە راپۆرتی 4 ساڵی ڕابردوو بخاتە ڕوو ئەو شتانی کە سەرکەوتنن ئیشارەتیان پێ بکە ئەو شتانی کە سەرنەکەوتنن لە خاڵی لاوازن لە تیوەڕانی خۆیەوە ئیشارەت پێ بکە ئەو خۆی وەکو مەسئولیت ڕەنگە ئەو کۆنفرانسەکەی بە شکست ناوەبرد بەڵام کۆنفرانسەکە شکست بوو لە تێڕوانی من ناشکست نەبوو ئەم سەروەریانی کە لە کۆنگری شەشەمە تۆمارکران بما فيها دەست لە کارکێشانی مامۆستا سەلاحەدین ئەو سەروەری کە ینی بۆی دروست بووە من وازام ئەوە بەرهەمی کۆنفرانس بووە کۆنفرانسی 2010 بەڵێ یەک دقیقە کاتی بەرنامەکەم ماوە ئەمە وەکو دوا پرسیار
قسە لەسەر ئەوەیە کە هادی عەلی لەگەڵ نێچیروان بارزانی زۆر نزیکن لێک و نێوانیان زۆر خۆشە. باس لەوەکرێت کە هادی عەلی لە ساڵی 1996 ئەو کاتی ڕۆشتە هەولێر و بەشداری لۆ کابینی حکوومەتە کرد کە لە دوای ڕووداوەکانی سویشی ئابەوە پێک هات. ئەمە لە دوایە بووە تەمای ئەوەی کە هەنێک ئیمتیازات وەربگرێەوە تایە باس لە وەرگرتنی عەرزەکرێ. ئەمە تا چۆن وایە؟ من طبعا لە دوو خولە وەزیر بووم، خولێک وەزیری هەرێم بووم کە بەڕێز دکتۆر ڕۆژ سەرۆکی حکوومەت بووە. بەڵێ ئەو کابینەی دوای سویشی ئابووە. کۆبوونەوەی خولی هینیش کابینی چوارەمیش بەڕێز کاک نێچیروان سەرۆکی حکوومەت بووە، وەزیری عەدل بووم. من لە خولی یەکەم ئەوە تەعامل لەگەڵ زیاتر لەگەڵ دکتۆر ڕۆژ بووە بەڕاستی، و من وەزیری هەرێم بووم، ینی پۆستی حیزبی پۆستی حکوومەت من نەبووە تا هیچ دەورێکی ئەو تۆ بێ. بەڵام لە کابینی چوارەمە کە پۆستی وەزارەتی دادم وەرگرت، وەزارەتی داد وەزارەتی گرنگە بەڕاستی ئەو کاتە بە تایبەتی دەسەڵاتی دادوەریش ینی لە ڕووی ئیداری و داراییوە سەر بە وەزارەت بوو. و من یارە ینی ئەو شایەتیە بدەم بۆ بەڕێز نێچیروان بارزانی کە پشتگیری منی ئەکرد و حەزیشی ئەکرد بەڕاستی دەسەڵاتی دادوەری و وەزارەتی داد وەزارەتێکی بەهێز بێ، دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی بەهێز بێ، و لەو ڕووە پشتگیری منیشی ئەکرد تا حدودێکی باش. بەڵام بەداخەوە کە دەستێوەردانی حیزب بە دەرەجەیەک بوو، نە بە من و نە بە ئەو ڕێگەی زۆری لێ نەئەگیرا، و ئەو ینی خۆشی زۆر جار ڕەنگە پشتگیری تەقدیری ئەوەی کردبێ کە من بەڕاستی ئەو چەند ساڵ لە وەزارەتی عەدل بووم، خزمەتی باشی وەزارەتی عەدل دەسەڵاتی دادوەریم کرد، و حتا ئەندامانی دادگای تەمیز ئێشتا زۆریان کە هێو سەردەمەن هەر شایەتی بوو ئەو مەسەلای ئەدەن. ئەوە لە ڕووی وەزارەتەوە. لە ڕووی کاری حیزبیشەوە طبعا عادەتەن ینی یەکێ لە ئێشەکانی من کە لە کابینەکە بووم باشترکردنی پەیوەندی نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بووە. ئەوە لەو ڕۆوە منیش دەورم بووە، کاک نێچیروانیش دەوری بووە، و بەڕاستی لەو ڕۆوە ینی هەندێک ئیمتیازات نەها تەنها بۆ من بەڵکو بۆ کۆی سەرکردایەتی حیزب، بۆ ئەندامانی مەڵبەندەکانی سنووری هەولێر و دهۆک، بۆ ئەندام مەکتەبەکان، ینی پارچەزەوی تەنها بۆ من نەیدا، لە ئەمینداری گشتی بە مەسەلاحەت دەبگرێت تا گاتە ئاخر ئەندام مەڵبەند لە سنووری هەولێر و دهۆک ئەرزمان بۆرگرتن، و من پارچەی ئەرزێکم وەرگرتووە، ئەویش وەکو هەموو وەزیرەکان لە زمینی ئەوانەی حیزبانە، بەڵکو لە زمینی وەزیرەکانە کاتێ وەزیرەکان پارچە ئەرزیان وەرگرتووە، منیش وەکو یەکی لە وەزیرەکان پارچە ئەرزم وەرگرتووە. بەڵێ ئەگە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە، ئەبوبەکر عەلی ئەندامی مەکتەبی سیاسی ئێستا یەکگرتو هەر لە میانی ئەم بەرنامەیەوە باسی لەوە کرد کە یەکگرتو لەژێر جۆرێک لە هەڕەشە و فشارە بەشداری لەو کابینی حکوومەتا کردو کە لە دوای سویشی پێک هات. یعنی ئەو کاتە ئەو ئەندامی مەکتەب سیاسی نەبوو، من ئەندامی مەکتەب سیاسی و من پۆستەکەشم وەرگرتە، ڕەنگە من باشتر لەو مۆزوع بزانم. هەلومەرجێکی ینی نائاسایی لە هەرێمی کوردستان لەژێر هەڕەشەیە بوو یەکگرتو نا هەڕەشە، بەڵام ینی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆمان ئەومان خوێندەوە ئەگەر بێت و مشارەکەی حکوومەتەکە نەکەین، ئەوان تەمان داوایان لێکردین پارتی، ڕەنگە بێتە هۆی ئەوە کە لە بادینان و لە هەولێر یەکگرتو زۆر لاواز بێت لەبەر ئەوە، ینی ئەو باش بەپشداریەکرا. هیچ ئیسفادەتان لێ کرد لاواز نەبوون؟ ینی بۆ ئەو ڕۆژگارە ئیسفادەی بۆ ئەو ڕۆژگارە. هادی عەلی بەرپرسی پێشووی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان، زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەی بەڕاشکاوی. خۆشەویستان بۆ سەرنج و تێبینیەکە توانن لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن. تا هەفتەی ئایندە بەڕاشکاویەکی تر هەموو لایەکتان بەخۆشی ئەسپێرم. دەست خۆش.